ئاو سەرچاوەی ژیان. ئاو سەرچاوەی ژیانە بۆ هەموو بوونەوەرێکی ئەم سەرزەویە و مرۆڤیش بەکارهێنەری سەرەکی ئەو سامانە سروشتیە گرنگەیە. هەرێمی کوردستان خۆشبەختانە بەراورد بە وڵاتانی تری ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست خاوەنی سامانێکی باشی ئاوی شیرینە و ئەوە شوای کردووە بێتە هەرێمێکی دۆڵەمەند هەم لە ڕووی ئاوی خواردنەوە و هەم لە ڕووی کوشت و کاڵ و ئەو بوارانەی تر کە پێویستیان بە ئاوی شیرینە. هەروەک ئەو بڕائاوە زۆرەی لە هەرێمی کوردستان هەیە سەرچاوەی سەرەکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقیشە. ئاو سەرچاوەی ژیانەوە خی گەورە لە قورآانی پیرۆز ئاماژەی پیاوە جعلنا من الماء كل شيء حي واتە هەچ ژیان دارێک کە گیان لەبەر بێت ئاوی پێویستە. ئێمە لە کوردستان بەڕاستی خوا خەزینێکی ئاوی باشی یاوە بە پێی هەم لە ژێرزەوی و هەم بە پێی ئەو باران و ئەو بەنداوانی کە دروست کراوە. ئاو زیاتر بەکارێنرێکە بۆ خواردنەوە بۆ پێویستی ژیان و لە عینی کاتا بۆ کشت و کاڵیش کەویش هەر بەشێکی تری پێویستی ژیانە. ئێمە بەپێی ئەوەی کە بە دوواداچوونمان زۆر لە وڵاتانە کردووە کە سەردان کراوە ئاو ئەهمیێتێکی زۆر گرنگی هەیە و بەنسبەت شاری سلێمانیشەوە بەتوان بڵێم بەنسبەت هەرێمیشەوە هەوڵی باش دراوە بۆ ئەوەی کە ئاوی دابینکراوە بۆ هاوڵاتی بە کوالیتی و بە کەمیەتێکی تا حدێک کە پێویستی بکات ئەگەر دەستی پێوە بگرێ و شارانە مامەڵی لەگەڵا بکە ئەکرێت سوودی زیاتر لەو ئاوەر بگیرێ بە تایبەتی ئاوی سەرزەوی. ئێمە تەنانەت وەکو ئەڵێن خەزینی ئاوی ناوەڕاست و خواروی عێراقیشین واتە سەرچاوەی ژیانی خوار و ناوەڕاستی عێراق لە لای هەرێمی کوردستانە. ئێمە ڕاستە متەئەسیرین بە هەنگێک بارانبارین باران نەبارین و بەو بڕە ئاوەی کە وڵاتانی دراوسێ زۆر جار کە سیاسەتیش داخلی ئاوە بێ کەم و زۆر لێمانەگرنەوە یا با بڵێن زیاد لە حەدبەریان لە کاتی لافاوە بێجۆدانە خوار خۆیان هەنگێ جار کاری نەرێنی و کاریگەری باشی نەبووە لە سەرمان. بۆیە ئێمە لە ڕێی حکومەتی هەرێمەوە داواکارین بەردەوام سێکتەری ئاو بەڕاستی ئاوڕێکی باشی لێ بدرێتەوە و حکومەتیش تا ڕادەیەکی زۆر درێغی نەکردووە بەڵام بەرامبەر و قەیران و کێشانە و ئەو با بڵێن ڕێکخراوی تیرۆریستی داعش کامان هەمووی کاریگەری هەبووە لەسەر هەنگێ لایەنی کە بە شێوەی لە مستەوای پێویستایە لە مستەوای ئاوات و خواستی ئێمە و هاوڵاتیانە نەبووە. بەڵام ئەمەمانە ئەوەنی هاوڵاتی بەشە ئاوی خۆی وەرنەگرتی بێ بە دڵنیاییەوە ئەگەر بە سێ ڕۆژ جارێک ئەومان نابێ بە هاوڵاتی ئێمە هەوڵمان ناوە ئاوی دابین بکەین. بەڵام زۆر جاریش شکانی بۆری بچڕانی کارەبا بوومە لەرزە حتا ڕەشەبە بەفربارین ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر دابینکردنی هۆکاری گواستنەوەکانی ئاو و حتا زۆر جار لافا و لێڵبوونی ئاویش ناچاریکردن کە هاوڵاتی بۆ مدەیەکی کەم لە ئاو بێبەشیکەین. ئێمە لە بەڕاستی لە ڕێگەی بەڕێز قوبات تاڵەبانیەوە بەترەیەکی باش لەم ساڵانی دواییە ئاوی سلێمانی بەڵام دیسان دووپاتێکەمەوە ئێمە خواستمان زیاترە و ئەمانوێ هاوڵاتی هەموو ڕۆژێک ئاوی فرێش و بە پێی کوالیتیەکی باشیش ئاو وەرگێت. بۆیە پێمان باشە ئاو ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە. بۆی هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستانەوە ڕێژەی باران و بەفربارین بەراورد بە هەموو ناوچەکانی تری عێراق لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیاتر دەبارێت. ئەوە شوای کردووە ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە هەرێمی کوردستان نەک هەر بەراورد بە ناوچەکانی تری عێراق بەڵکو بەراورد بە چەندین وڵاتی ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست زۆر زیاترە. ئەوەش بە سامانێکی نیشتیمانی گرنگ دادەنرێت و بۆ پەڕی تواناوە بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستان خراوەتە گەڕ. هەر لە کابینەی یەکەمی حکومەتی هەرێمی کوردستانیشەوە تا کابینەی هەشتەم هەوڵی زۆر دراوە بۆ ئەوەی بە سیستەمێکی سەرکەوت و ئاوی خواردنەوەی پێویست بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت. هەرچەندە هەرێمی کوردستان لە قۆناغە جیاجیاکاندا بە چەندین قەیرانی سەختی ئابووری و ئەمنیدا تێپەڕیوە بەڵام بە هەوڵ و ماندووبوونی لێپسراوان و دەستگا پەیوەندیدارەکانی حکومەتی هەرێم نەهێڵراوە ئەو کەرتە ژیاری و گرنگەی هەرێم پەکی بکەوێت و کەم تا زۆر
بڕی ئاوی پێویست بۆ هاوڵاتیان دابین کراوە بە شێوەیەکی تایبەت. باس لە بەرەوپێشچوونەکانی کەرتی ئاو و کێشە و گرفتەکان و هەوڵی دوسۆزانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم ڕۆڵێکی سەرەکی بینیوە بۆ باشترکردنی سیستەمی دابشکردنی ئاو لە شاری سلێمانی و دابینکردنی پێداویستیەکانی ئەو کەرتە گرنگە و تا ئێستاش هەر لەسەر ئەو هەوڵانەی بەردەوامە بۆ بەرەو باشکردنی کەرتی خزمەتگوزاری و دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری. سێ سەرچاوی سەرەکی ئاوی سلێمانی دابینەکە زائیدەن پرۆسی تەنکەرین کە بۆ هەنگە گەڕەکە تۆڕیان نیە. سێ سەرچاوەکە پرۆژەی دوکانیەکە کە لە ساڵەکانی هەشتا دروستکراوە کە تواناکەی 3200 مەتر سێجای لە کاتژمێرێکە. دوکانی دوو لە ساڵی 2008 دروستکراوە مەرحەلەی یەکەم، مەرحەلەی دووەم 2010 کە توانای گشتی 12000 مەتر سێجایە لە کاتژمێرێکە. سەرچنار وەرزیە لە زستانە ئەگاتە نزیکەی 9000 تا 10000 مەتر سێجا لە کاتژمێرێکە، بەڵام لە هاوینا بەداخەوە دا ئەبەزێ بۆ 1000 تا 2000 مەتر سێجاواتە بە بڕێکی لە 180 کەمەکە. بۆیە سەرچنار زۆر پشتی پێ نابەسترێت لە ئاودانەوە خۆی بەپی سیستمەکانی ماستەرپلانەکان سەرچنار زیاتر دانرابوو بۆ هەدەفی گەشتیاری نەک بۆ دابینکردنی ئاوگەر پرۆژەکانی دوکانی یەک و دوو. ئێمە پرۆژەکان ئێستا بە تاقی تەواو ئیش ناکەن، بەڵام هەوڵ دراوە لەلایەن قەرزی با بڵین بەریتانیەوە کە دوکانی یەک و دوو دەست چاک بکرێتەوە و خۆشمان لەسەر ئەو بڕەپارێ و حکوومەتی هەرێم لە ڕێگەی بەڕێز جەناوی کاقوبادەوە وەزارەتی شارەوانیەوە هەنگێ پاریان بۆ دابینکردن کەسایی 20 داهاتەکەی خۆمانە. ئەمانە هەمووی کاریگەرە بن لە سەر پێشەستنی و ئێمە ئێستا بەڕاستی لە زۆربەی شوێنەکان بەهۆی ئەوەی کە سەرچنار وەکو ئاماژەم پێ توانای بەرهەمێنانی ئاوی باشی هەیە لە زۆربەی شوێنەکانی سلێمانیا ڕۆژناڕۆژێک ئاومان دابین کردووە، بەڵام ئەمە ناتوانین زۆر پشتی بەستین چکە لە هاوینی زۆرگەر مامانگی 7 دائیمە سەرچنار بەرەو کەمبوونەوە ڕوە. بۆیە داواکارین هاوڵاتیش دووبارە دەستگرتنەوە بە ئاو بە وشیار ماڵەکردن لەگەڵ ئاو، چونکە ئەمە بەڕاستی لێدانی بیری زۆر بە ئەگەر ئاماژەی پێبم زەرەرێکی لە سامانی نەتەوەی و نەوەکانی داهاتووە. ئەمە بە هاوڵاتیەوە بزانێ حتا کێشەی بوومە لەرزە بەشێکی ئەم شارە بەهۆی ئەو ئاوەیە کە دەرەهێنرێ بێ ڕەحمانە. پیسبوونی ئاوی ژێرزەوی یەکێکی ترە لە تەوەرەکان کە حکوومەتی هەرێمەوێ بیری لێ بکاتەوە ئێمە دای بنین بۆ نەوەکانی داهاتوو لە وڵاتەکانە کە لەسەر ئاو وڵاتەکەیان لەسەر ئاو زۆر دەوڵەمەنن تەنانەت ئاوی زێراب دووبارە تریت یەکەنەوە چارەسەر یەکەن بەکارێنن بۆ زۆر شت حتا ئاگاتە ڕادەی بەکارێنانی بۆ خواردنەوە کە لیانە پرسی بۆچی ئێوە خاوەنی سامانێکی دەوڵەمەند و دار و بەردان ئاوە ئەوەڵێ ئێمە هەداینین بۆ نەوەکانی داهاتوو ئێمە دامان ناوە بۆ ئەوەی بی ئەو ژینگەکەمان لێ تێک نەچێ چۆ ژینگە تا ئاوی بێ تێر ئاو بێ بێگومان ژینگەیەکی پاک و ژینگەیەکی تەندروست و فێنک و ڕێکوپێکتر دروست دەکا بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەری سەرچاو ئاویەکانەژی. ئێمە وەکو چاکردنەوە پرۆژەی ئاوی سەرچنارمان لە ماوەی 4 ساڵی داهاتووە بە بڕی 15 میلیۆن دلار نۆژەن کردوتەوە و لە زمانی نۆژەنکردنەوەکە نزیکەی 16 پمپمان دابین کردووە لە عینی کاتە 3 پمپ بۆ با بڵین PWJ وێزگەی PWJ 2 پمپ بۆ وێزگەی گردی جۆگە و 2 پمپیش بۆ وێزگەی دەباشان. واتە ڕاستە ئێمە خواستمان زۆرە ئاواتمان زیاترە بۆی حکومت زۆرتر ئاور لە ئاوباتەوە چونکە ئێمە ئەوشمان بیر نەچێت پمپ و ماتۆڕەکان بەهۆی خواست لەسەر ئاوە بە تایبەتی لە وەرزی گەرمە ئەبێ بەردەوامیشکەن. بەردەوامیشکردنیشان کورتکردنەوەی تەمەنی پمپ و ماتۆڕەکانە. بۆیە ئێمە ڕاستە ئەم دەستپیاهێنان زۆر زەرورە و یەکێ لە نیشانە باشەکانی نۆژەنکردنەوە ئۆتۆماتیکردنی سەرچان ئەم ساڵ شایەتە بۆ ئەوەی کە ئاوی سلێمانی بە جۆرەی ئەوەی کە دەریاوە توانیمان زۆرترین ئاو بین بە هاوڵاتی لە خزمەتیانان. لە سێ سەرچاوی سەرەکیەوە ئاوی خواردنەوە بۆ شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری دابین دەکرێت کە ئەوانیش هەریەکە لە پرۆژەکانی 1 و 2 دوکانن لەگەڵ پرۆژەی سەرچنار. پرۆژەی دوکانی 1 لە ساڵانی 80 دروست کراوە.
توانای دابینکردنی بڕی زیاتر لە 3000 متر سێجا ئاوی هەیە لە سەعاتێکدا. هەرچی پرۆژەی دوی دووکانیشە بە دوو قۆناغ دروست کراوە. قۆناغی یەکەم لە ساڵی 2008 جێبەجێکراوە و قۆناغی دووەمیش لە ساڵی 2010 جێبەجێکراوە کە توانای ئەم پرۆژەیەش بۆ دابینکردنی بڕی ئاو نزیکەی 12000 متر سێجایە لە سەعاتێکدا. دەچینە پرۆژەی ئاوی دووکان کە سەرچاوەی سەرەکی گواستنەوەی ئاوی خواردنەوەیە بۆ شاری سلێمانی و چەندین ناوچەی دەوروبەری. پرۆژەی ئاوی دووکان بیدایەت کە دروست کرا توانای ناردنی 8000 متر سێجا لە کاتژمێرەکە ئاوی هەبوو. دوای ئەوسا مەرحەلەی فراوانکردنی بۆ کرا هەتا 12000 متر سێجا لە سەعاتێکە. پرۆژەکەمان ئاو دابینەکە بۆ شاری سلێمانی، هەروەها شارۆچکەی پیرەمەگرون. لە هەمان کاتیشکە فەرعێکمان هەیە بەرەو خەتی چەمچەماڵ و شۆڕش و ئەو شار و شارۆچکانەی لەسەر ئەو هێڵە هەن لە تاسڵوجە و ئەڵایی و بازیان بیگرێتە کۆتایی شاری شۆڕش بڵێن. پرۆژەکەمان پێشتر لە ڕێی کۆمپانیاوە ئەبرایە ڕێوە، یعنی کاری تەشغیل لە ڕێی کۆمپانیاوە بوو، بەڵام لە 2007 مانگی دووە وەرگیرا لە نایەن بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی. لە ئێستادا هەموو کارەکانمان لە ڕێی ئەو بەڕێوەبەرایەتیە ئەکرێ بۆ بەڕێوەبردننی پرۆژەکە. پرۆژەی ئاوی دووکان چەندین تروپای گەورە لە خۆ دەکرێت کە بە بڕێکی زۆر ئاو بۆ وێزگەکانی تری نێوان دووکان سلێمانی دەگوازێتەوە تا دەگاتە پرۆژەی ئاوی سەرچنار لە ناو شاری سلێمانی. پرۆژەی ئاوی دووکان دوو چەندین حەوزی گلدانەوەی ئاوی گەورەی بۆ دروست کراوە کە تیایدا ئاوێکی زۆر گل دەدرێتەوە کە قوڵی هەر حەوزێکیان نزیکەی 9 مەتر دەبێت. ئەم پرۆژەیە لە ساڵی 2010دا دەست بە کارکردن تیایدا کراوە و لە دوای تەواوکردنی لە ماوەیەکی پێوانەی کەمدا لە ساڵی 2009 بەرهەمی ئاوی خواردنەوەی ڕەوانەی شاری سلێمانی کرد بە بڕی 12000 متر سێجا لە سەعاتێکدا. پرۆژەی ئاوی دووکان سلێمانی دوو یەکێکە لە پرۆژەکانی بەرهەمێنانی ئاو کە ئاو بەرهەمێنێ بۆ شاری سلێمانی کە توانای پرۆژەکە 12000 متر سێجا بۆ هەر سەعاتێک بۆ هەر کاتژمێرێک. ئەم پرۆژەیە لە ساڵی 2010 تا بنیادنە ساڵی 2009 ئینتاجی ئاویگەیان دە شاری سلێمانی. پرۆژەکە کە پێکاتووە لە 4 وێزگەی سەرەکی کە لە وێزگەی قەشخۆڵی کە لەسەر زێی دوکانە دەست پێکات کە ئاو ئەگەێنێت بۆ وێزگەی پیرقوربان، لە پیرقوربانیش کە شوێنی تەسفێکردنی ئاوەکەی و بە هەموو شێوازێک تەسفیا کرێت وەکو فیزیایی و کیمیایی و هەموو نوعەکانی تەسفێتیا کرێت. لە دوای ئەمەوە ئەچێت بەرەو وێزگەی کۆتەڵ، لە دوای کۆتەڵیشەوە ئەڕوات بەرەو وێزگەی تاسوجا، لەوێشەوە بۆ حەوزی شێرکوش کە لە بەرزایی گەڕەکی سەرچنارە. پرۆژەکە پێکاتووە لە هەر وێزگەیەکە پێکاتووە لە 14 ترۆمپا، هەر ترۆمپایەک کە توانای لە 1000 متر سێجا لە سەعاتێکە. پرۆژەکە لەلایەن لێپسرا و ستافێک لە ئەندازیارانی پسپۆر لە بواری میکانیکی و کارەبایی بەڕێوە دەبرێت و سیستەمی کارکردنی کارمەندانیش بە شێوەی 24 سەعاتیە. پرۆژەکەمان نزیکەی بە 80 کارمەند ئەڕوا بەڕێوە وەکو پرۆژێ ئاوی دوکان سلێمانی دوو. ئەمە 80 کارمەندە کە وەکو ئاماژەم پێیا بە شێوەی وەجباتە، هەنێکیشان بە شێوەی ڕۆژانەیە کە ڕۆژانەکانیش پێکاتون لە 3 ئەندازیاری میکانیک و 3 ئەندازیاری کارەبا وەکو بەڕێوەبەری پرۆژە و چەند کارمەندێکی سیانە وەکو سیانەش لە بەیانیەوە هەتاوەکو بڵین سەعات 3 بۆ 4 عەسر داوامەکرێت. تەنها ڕۆژانی هەینی داوام ناکرێت، لە حاڵەتی زەڕورێت و حاڵەتی کتوپڕیشە ڕۆژانی هەینیش بە هەموو شێوەیەک داواممان هەیە. وەکو کارمەندانی وەجبات، کارمەندانی شەفتات ئەوەش بە شێوازی 24 سەعاتی داوامەکەن
کە دوو شەفت داوامەکات و دوو شەفت داوامەکات چوار شەفتیش لە ماڵەوەی بە شێوازی چوار شەفتی داوامەکرێت لە پرۆژەکە. پرۆژەکە 24 سعات لە خزمەتکردندایە بێوەستان و کارمەندەکانی لە ئیشپێکەری توورمپا و میکانیک پێکهاتوون. لە ماوەی ئەو 24 سعاتەدا بە شێوەی شەفت کار دەکەن. تیمەکانی میکانیک بە سەرپەرشتی ئەندازیارە پسپۆڕەکان بە بەردەوامی پشکنین بۆ ئامێر و بەشەکانی تری پرۆژەکە دەکەن و لەبوونی هەر هەڵە و کێشەیەک بە توانای خۆیان و بە کەرەستە میکانیکانەی کە لە بەردەستیاندایە کێشەکان چارەسەر دەکەن. منوە کارمەندی پرۆژه ئاوی دوکان سلێمانی هێڵی دوو لە بەشی فلتەر کارەکەم. کارەکەمان 24 ساعتیە بە شەفتا دیشەکەین. ئێستا بووین بە 4 گروپەوە، گروپی دوو کەسین. ئەم دوو کەسە لێرە بە بەشەکان دەسەر بەشەکان دابەشێمی ئێمە کلاریفایریشمانەیە و فلتەریشمانەیە. فلتەرەکان پێویستە ڕۆژانە لانی کەم جارێک باگۆشی بکەین. باگۆشەکە بۆ پاکردنەوەی لمی ناو فلتەرەکان. ئیتر لێرە بڵین کە کارەکەمانەوە نیە بڵێ ساعاتێک و دوانوسیان بە شەو ڕۆژەش کاتێک ئەمە فلتەر کێشێتی یەکەوێ پێویستە بە دەم کێشەکانیشەوە بچین، کێشەکان چارەسەرکەین. ئێستا تۆزە بۆی مەشروعەکە تۆزە دەمێکانی پێویستی بە سیانەکردنەوە شتانەیە بەعزە خەلەلێک ڕۆیە پێویستی بۆیە کە وەختوە شەویش بە دیارەوە بێنینەوە کە لەگەڵ مهندسە بەڕێزەکانە. پرۆژەی ئاوی دووکاندوو پێویستی بە وزەیەکی کارەبایی سیستەماتیک و بڕێکی زۆرە بۆ کارپێکردنی. بۆ ئەمە بەستەش هێڵێکی تایبەتی کارەبای بۆ تەرخان کراوە. کارەبای پێویست بۆ هەردوو وێزگەکانی قەشقۆڵی و پیرقوربانی پرۆژەی دووکان ڕاستەوخۆ لە وێزگەی کارەبای ABB کارەبا وەردەگیرێت. طبعا ئەم دوو وێزگەی سەرەتامان وێزگەی قەشقۆڵی وێزگەی پیرقوربان لە مەحەڵەی ABB وانەیە کارەبا وەرەگرێت کە 24 ساعتەیە ناکرێت کارەبا لەسەر پرۆژێ بکوژێتەوانێ لێوانێ لە وێزگەی دوکانەوانێ لێ کارەباکە نەقلەکرێ بۆ ئێرە لێرە کە هەر پرۆژێک لە لای خۆمان سێ محاویلیتیایە خو سێ ترانسفۆرمەری تایە. ئەم ترانسفۆرمەرانە لە وێزگەی قەشقۆڵی 4.5 MVA دواترێتە ئێرە بێتە 7 MVA 4.5 MVA دواترێتە ئێرە ئەمانیش یەکی 7 MVA. ئەم حاویلانە تەبان کارەباکە لای ئێمە کەیت 33 کیلۆڤۆڵت ئەمپێرە. ئەمە تەحویلەکان محاویلەکانی خۆمان بۆ 6.6 کیلۆڤۆڵت ئەمپێر کە ماتۆڕەکانی ئەمە بەم ڤۆڵتەیە ئیشەکەن. دوو پرۆژەکەی تریژمان کە وێزگەی کۆتەڵ و تاسوجەیە ئەمانە لەسەر وێزگەی کانیخانی دوون کارەبایان لێوەرەگیرێت. ئەمانیش 24 کاتژمێریە کارەباکە و ناکرێت کارەباکەی لێ بکوژێتەوانێت چکە پرۆژاوەسێ و شار بێ ئاوا بێت. تەمانەکو سیانە ئێمە ستافێکین پێکاتوین لە دوو ئەندازیار و سێ هوەری کارەبایی. هەرچی ئەرکی سیانەی کارەبایە لەسەر ئەستۆی ئێمەیە واتە خۆمان هەڵەسین بە چاکردنەوەی هەر خەلەلێکی کارەبایی کە لە پرۆژەکە ڕوو ئەدات واروها چاودێریکردن بۆ ڕوونەدانی هەندێک لە خەلەلەکان. تامان خەلەلەکان لێرە جیاوازە هەندێک خەلەلمان هەیە لە سۆفسارتەرە، هەندێک خەلەلمان هەیە لە محاویلاتە، هەندێک خەلەلمان هەیە لە ماتۆڕە. بەپێی توانا و ئاست و توانایی کە ئێمە هەمانە هەڵەسین بە چاکردنەوەی ئەو هەڵانەی کە ڕویان یاخود ئەو شۆرتانە و خەلەلانی کە دروستە بێت لە پرۆژەکە. هەر لە ناو پرۆژەی ئاوی دووکان بەشێکی گرنگی تری لێیە کە تایبەتە بە ئەنجامدانی شیکاری بەکتریۆلۆجی و کیمیایی بۆ ئەوەی ئەو ئاوەی لە پرۆسەی فلتەرێشن دەردەچێت تا دڵنیا بدرێت لەوەی ئاوە خاوێنکراوەکە لە ڕووی فیزیا و کیمیاییەوە 100% خاوێنە و هیچ جۆرە بەکتریا و مادەیەکی کیمیایی زانبەخشی تێدا نەماوە. ئێمە کۆمەڵێک کارمەندی بایۆلۆجی و کیمیاوین لە تاقیگەی ئاوی دوکان ڕۆژانە دەوامان لێرە 24 ساعتەیە. ڕۆژانە بە ڕۆژ دوو کەسی لێ و بە شەوانیش خەفارەتمان هەیە. ئەو فەحسانیکەوە ئەکرێ لێرە فەحسی بەکتریۆلۆجی و فەحسی کیمیاویە. واروها ئەو فەحسێکەوە زۆر گرنگە ئێمە ڕۆژانە ئەیکەین فەحسی کلۆرە واتە بوونی ڕێژەی کلۆر لە ئاوەکەوە زۆر گرنگە و فەحسی بەکتریۆلۆجیەکەین و فەحسی کیمیاویەکەین. فەحسی کیمیاوی ئەو کۆمەڵێک فەحسەکەوە پێویستە ئەو ئاوەیەکەوە بەکارێنین بۆ خواردنەوە کۆمەڵێک کانزایتە ئەوێ کانزدایانە لە
ڕێنجێکی دیاریکراوە بن کە لەو ڕێنجا بێکەوە شیاوە بخواردنەوە ئەگەر هات و ڕێنجەکە زیابێ یا کەم بێت ئەو کاتە ئێماڵین ئەو ئاوە شیاونی بخواردنەوە لە ڕووی بەکتریۆلۆژیەوە ئێمە کۆمەڵێک فەحسەکەین پێویستە ئەوەیەوە بەکارێنی بۆ خواردنەوە ئاوێک بێت بەکتریای پاثۆجینیک بەکتریایتیانە بێواتە ئەو بەکتریایکەوە تووشی نەخۆشیمانەکات ئێمە لێرە فەحسەکانەکەین ئەو فەحسانیکەوە ئەکرێت فەحسی MPA نەکەین واتە فەحسی most probable number کەوا ڕێگەیەکە پشتەبەستێ بەبوونی بەکتریا لەو سامپڵێکەوە وەریەگرین ئەگەر هاتوو لە فەحسەکانە لە فەحسی MPA بەکتریا دەرچوو ئەوە فەحسێکە هەیە کە فەحسێکی تەئکیدیە کۆنفرمێشنی پێڵێن ئیندۆڵ تێست کە ئەو فەحسا بەکارێنرێ بۆ گەڕان بە دوای بەکتریای ئیشریشیا کۆلای ئیکۆلای کە بەکتریایەکە لە هەناوی ئینسان لە ڕیخۆڵی ئینسانە هەیە و ئەگەر لە گەڵ پاشۆڕایات دەرەوە ئەگەر هاتوو ئاوێک ئەو بەکتریایی تیا بوو ئەواڵین ئاوا پیس بووە و تێکەڵ بووە بە ئاوی مەجاری پێویستە و ئاوا بەکار نەیە بە خواردنەوە و فەحسەکانمان ئێمە ڕۆژانە لێرەکایکەین بە شێوەیەکی گشتی ئاوی مەشروعی 1 و 2 دوکان ئاوێکە پاکە و شیاوە بە خواردنەوە ئەتوانین بڵێن بە ڕێژەی لە 100 بۆ لە 100 ئاوەکان شیاوە بە خواردنەوە تەنها ئاوی بڵێن ڕۆوەتر نەبێت ئاوی قەشقۆڵی ئەو ئاوەیەکەوە هیچ جۆرە معالجێکی بۆ نەکراوە ئەو ئاوە ئەتیادیە ئەگەر هات و پاک نەبێت لەبەرەوە هیچ پاکردنەوەی بۆ نەکراوە هیچ پاکشکردنەوەی بۆ نەکراوە ئێمە ئەو فەحسە ناکەین ڕۆژانە لێرە تاقیگا ئەم بەشەی تاقیگا لە پرۆژەی ئاوی دوکان پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بۆ هۆیەی لەم تاقیگەیەوە دەتوانرێت هاوڵاتیان دڵنیا بکرێتەوە لەوەی ئەو ئاوەی لە ڕێگەی پرۆژەکەەوە بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری دابین دەکرێت بە تەواوی خاوێن کراوەتەوە و هیچ مەترسێکی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان نییە ئێمە لە لێرە لە تاقیگەی ئاوی دوکان توان بڵم دڵنیاییین بە هاوڵاتیان کەوا و ئەوەی کە ئەگا پێیان ئاوێکە شیاوە بخواردنەوە 100% پاکە و لە ڕووی کیمیایەوە هیچ کێشەیەکی نییە کانساکان ئەو ماوادانی کە تایەتی هەمووی لە ڕێنجایە و ئەتوان بڵێم زۆر ئاوێکی شیاوە و ئەتوان بڵێم ئاوێکە لە ڕووی بەکتریۆلۆژیشەوە ئاوێکی پاکەوە هیچ مەترسێکی نییە بە خواردنەوە دوای کۆتایی هێنان بە گەشتەکەمان لە پرۆژەی ئاوی دوکان بەرەو پرۆژەی ئاوی سەرچنا بەڕێدەکەوین کە دەکەوێتە سنووری ناوەندی شاری سلێمانی و ئەو ئاوەی لە پرۆژەی ئاوی دوکانەوە ڕەوانە دەکرێت دەگاتە ئەم پرۆژەیەی سەرچنار لە ساڵی 1952 یەکەم تورومپا لە پرۆژەی ئاوی سەرچنا دانراوە و یەکەم تۆڕی گواستنەوەی ئاوی لەسەر بەسراوە بۆ ئەوەی ئاوی سەرچاوەکە بەسەر گەڕێکی سەرچنار و چەند گەڕێکێکی تری شاری سلێمانیدا دابەش بکرێت پرۆژەی ئاوی سەرچنا پرۆژەیەکی گرنگە بۆ شاری سلێمانی کە ئاوی خواردنەوە دابین دەکات بۆ شاری سلێمانی بە تایبەتی لە وەرزی زستاندا لەگەڵ پرۆژەکانی کە پرۆژە یەکی دوکان و دوی دوکان ئەم پرۆژەیە ساڵی 1952 یەکەم پمپ لێرەوە یەکەم بۆری چۆتە ناو شاری سلێمانی و دوای ئەوە بەرەو پێشکردوتە گەیشتوتە ئەم ڕادەی ئێستا کە نزیکەی 40 بۆ 42 پمپیتایە کە 35یان ئەتوانم ئێستا بەکارێن ئاو ئەنێرن بۆ شاری سلێمانی و ئەم پرۆژەیە زیاتر سەرەکی ئەتیما دەکاتە سەر ئاوی دەریاچەی سەرچنار کە ئەمیش ئەتیما دەکاتە سەر باران هەر ساڵە باران باش زۆر بێ ئاوەکەمان باشە وەکو پار کە تاکو ئێستا ئاوی سەرچنار کەمی بەو شێوە کەمی نەکرد هەندێک ساڵی کە باران کەمە بێژە و لە زستانە کە ئاو زۆرە بێ ئێمە زیاتر لە 150 بۆ 60 ئای شاری سلێمانی لێرەوە ئاو وەردەگرن و لە هاوینە هەردوو پرۆژەی ئاوی یەکی دوکان و دوی دوکان کە پرۆژەی یەکی دوکان ساڵی 1970 کەوتەکار ئەو پرۆژەی دوی دوکان ساڵی 2008 ئەویش تەواو بوو کەوتە بواری ئیش پێکردەوە ئێستا پرۆژەکەمان لەو پەڕی پێشکەوتندایە نظامی سکادا کە نظامێکی ئۆتۆماتیکیە ئەتوانێت خۆی کۆنتترۆلی پمپەکان بکە و بیان وەستێنێ ئێستا ئەو لەو نظامە کار دەکەین پرۆژەی ئاوی سەرچنار 42 تورومپای تێدایە و لە ئێستادا 35 تورومپایان بە بەردەوامی کار دەکەن و ئاو بۆ بنکەکانی تری دابشکردنی ئاوی ناوشار و گەڕەکەکان ڕەوانە دەکات ئەو تورومپایانەی تریش کە دووچاری کێشە و لە کارکەوتون بوون
لەلایەن ئەندازیاران و تەکنیکارانی پرۆژەکەەوە بە بەردەوامی کاریان تێدا دەکەن و بۆ ئەوەی بەتوانە و هەوڵی خۆیان ئەوانی چاوکەنەوە و بیان خەنەوەگەڕ. پرۆژەی ئاوی سەرچنار یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان کە لە وەرزی زستاندا لە سا هەشتای پێداویستی شار دابین دەکات و لە هاوینیشدا بە نزیکەی لە ساڵچلی ئاوی سلێمانی دابین دەکات. ئەم پرۆژەیە پێک هاتووە لە 5 قاعی ڕئیسی کە بریتیە لە قاعەکانی 1 و 2 3 سەمە لە قاعەیەکدا وەستاوین. ئەم قاعە بریتیە لە 11 مزەخە. ئەم مزەخانە توانای کارکردنیان 700 مەتر سێجارە لە سەعاتێکە. لە ڕێی 21 هێڵی سەرشیوە ئاوە گەێنرێ بە گەڕەکانی ناوشاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانی بە گەڕەکانی ڕاپەڕین و تا دەگاتە تا سلوجەم. ئەم پرۆژەیە بە گوژمەیەشی بەرز کە بۆی دابین کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەشێکی لەلایەن یونیسێفەوە تەمویل کراوە. بەس بەشی شێری بشکی شێری ئەم پرۆژەیە لە ناو قەیرانی دەرەیە جێبەجێ کراوە بە هەوڵ هیمەتی کارمەندانی خۆمان و بە جوهدی خۆمان. هەڵبەتە بە تەکنیشێکی بەرز ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە کە بریتە لە سیستمی سکادا و کۆنتترۆل کە خۆی مزەخان ئیش پێەکە بە شێوەی ئۆتۆ بۆ ئاشتوانی بە شێوەی ئاسایی و بە شێوەی مانواڵیش ئیش پێ بکەیت یاخود سیمی کۆنتترۆل یا فول کۆنتترۆل ئەوەشمان هەیە کە لە ڕێی سکاداوە تەحکومی پێواکرێ. هەموو بڵێن تروپاکان تازە کراونەتەوە و بەتوانایشی بەرزکارەکەن بە هیوای ئەوەی لەم زستانەیە بتوانین سوودێکی زیاتریشی لە بینۆکو لە ساڵی پێشووتر کە ئێمە توانیمان ساڵی پێشوو بە ڕێژەی ڕۆژانەی 12,000 مەتر سێژە لە سەعاتێکدا گەشتینە 12,000 مەتر سێژە لە سەعاتێکدا ئەومان بۆ شای سلێمانی دابین کرد و ئاگادارن پارچشەی ئاوی شای سلێمانی لە کەمترین ئاستا بوو. ئەم ساڵیش بە هەوڵی و ماندووبوونی کارمەندان و خەڵکانی خۆمان لە هەوڵی ئەوەیان کە سکۆپی ئەم ئیشە بەرزتر بکەینەوە بتوانین بە شێوەیەکی باشتریش ئاو بگەین شای سلێمانی. ئەو سیستمی سکادایی کە دانراوی شێکە لە سیستمە پێشکەوتوەکان لە دنیادا کە بەکار دێت و فول کۆنتترۆلی هەموو ئیشەکان ئەکات. ئەمەش سیستمێکی تازای ئێمەش ئاشنا بووین بەم سیستمە و بەم شێوازی کۆنتترۆلکردنی ئاوە کە زۆر سپاس حکوومەتی هەرێمەکەین کە ئەم گوژمەی بۆ دابین کردوین و پرۆژەکەمان لە ڕووی بینا و لە ڕووی گۆڕەپانەکەشەوە تازە کراوەتەوە. ئەو زۆربەی زۆری ینی ئەگەر بڵێن لە سانەوەی هەموو شتەکان تازە کراوەتەوە ئێمە لەگەڵ ئەوەشە بڵێن قاعکۆنەکانمان وازنێ نەهێناوە ئەوانەش سوودیان لێ ئەبینین و لە هەوڵی ئەوە شانی ئینشاڵڵا لە مستەقبەلا بتوانین شتی باشتریش بۆم شارە بکرێ. ئەمە یەکێکە لە پرۆژە گەورەکانی حکوومەت کە لە ناو قەیرانی دەریا جێبەجێ کراوە. ئێستاش دەچینە دوایین وێزگا کە پرۆژەی گردی جۆگا لە کۆتاییەکانی ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو دروست کراوە و لە پرۆژەی ئاوی سەرچنارەوە ئاوی سەرچاوەکە و ئاوی پرۆژەکانی دوکانی بۆ ڕەوانە دەکرێت بۆ ئەوەی لەوێشەوە ئاوی خواردنەوە بەسەر نزیکەی 30 گەڕێکی شاری سلێمانی دابەش بکرێت و هەر لێرەوە ئاو لە ڕێگەی ترومپاپ بۆ چەند وێزگەیەکی لاوەکی تری سەروی شاری سلێمانی ڕەوانە بکرێت تا لەوێەوە ئاو بەسەر ئەو گەڕەکانەدا دابەش بکرێت کە دەکەونە باکووری شاری سلێمانی. پرۆژەکەمان پرۆژەی ئاوی گردی جۆگە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی شاری سلێمانی. سەبستەیشنە بە واتایەکی تر پرۆژەکە بە کامیلی نییە. مەرحەلە و قۆناغەکانی پاکردنەوەی ئاو و ئامادەکردنی ئاو ناردنی بۆ ناو شار تەواو کردووە. ئێمە تەنها لێرە کۆتا وێزگەین لەم وێزگەیە ئاو خەزنەکەین لە بەپێ ئەو تانک و خەزانانەی کە هەمانە پاشان ئامادەی ئەەکەین ئەگەر پێویستی بە تێکردنی کلۆر بێ یا فەحس مەجموعی فحوساتی فیزیایی و بەکتریۆلۆژی بۆ ئەکرێ ئەگەر پێویستی پێ بێ مەوادی تر ئەخرێتە ئاوەکەەوە بۆ بەردەوامبوونی پرۆسەی پاڵاوتن و با بڵێن بە ستێرەلایزکردنی. پاشان ئێمە دابەشی ئەەکەین بەسەر گەڕەکانی شاری سلێمانیە بە شێوەیەکی یەکسان و بەپێی بەرنمەیەکی بۆ داڕێژراو لەلایەن بەشی دابشکردنی ئاوە. ئەو دابشکردنەش دوو شێوە لە خۆیەگرێ. بەشێکیان بە شێوەی گراڤتیە واتە ئێمە تەنها لە تانچەکانەوە ئاو بەرەینەوە بۆ گەڕەکەکان کە ژمارەیان نزیکەی 25 بۆ 30 گەڕەکە بە کات و وەختی جیاواز لە دابشکردنە و بەشێکی تریشی بە پمپین بەرزەکرێ واتە لفتینی بۆ کرێ بەرزەکرێتەوە بۆ سەروی
وێزگەکەی خۆمان لێەوە پاشان دیسانەوە دابەشەکرێتەوە. ئەوەی کە گرنگە باسیکەین لێرە ئەم پرۆژەیەکی زۆر کۆنا لە ساڵی پەنجاکانەوە کۆتایی پەنجاکانەوە دروست کراوە هەتا ئێستا بە شێوەیەکی بەردەوام و بە کەفاەیەکی زۆر ڕێک و پێک ئیشەکە تەنانەت لە کاتەکانی بایکۆتکردن و ئەمانەش ئێمە بەردەوام بووین بە هیچ شێوەیەک پرۆژەکەمان پەک نەکەوت و ڕانەوەستاوە. ڕێژەی ئاو کە دێتە پرۆژەکەمانەوە لە بینی 2000 بۆ 3000 متر سێجار لە سەعاتێکە ئاومان بۆ دێ ئەم ئاوەکو باسمان کرد پێشتریش چارەسەرکراوە واتە بە شێوەیەکی زانستیانە شیرینکراوە و ئامادەکراوە بۆی بخورێتەوە. ئەو کارمەندانەی لێرە ئیشەکەن نزیکەی 80 کارمەندمان هەیە. ئەم 80 کارمەندە دوو ئەندازیار لە پرۆژەکەیە بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەی شەفتات ئیشەکەن لە ماوەی 24 کاتژمێر و لە 7 ڕۆژی هەفتەکەیە واتە وەستانمان نییە. کارمەندەکان بە شێوەی زۆر دڵسۆزانە و زۆر بەجانێکی لە خۆبردوانە ئاو دابش دەکەن و خەریکی کاروباریانە کە ئەمیش دوو تەوەرەگرێتەوە. تەوەرێکیان هیچ سیانەکردنە واتاوەی پێویستکە بە چاکسازی لە پەمپ و لە ماتۆڕ و لە کارەبا و لە مەحەویلات و لە بەشە جیاجیەکان. بەشێکی تریشی دابشکردنەکەی کە کۆمەڵی کارمەندی دڵسۆز پێ هەڵەسن لە ماوەی 24 سەعاتە خەفارەت و شەفتات ئیش ئەەکەن و ئاوەکە دابشەکەن بە شێوەیەکی ڕێک و پێک. لێرەش بە هەمان شێوەی پرۆژەکانی تری ئاو سەرباری قەیرانی دارایی و کەمبوونی موچە و جەنگی دژ بە تیرۆریستانی داعش ئەندازیاران و کارمەندانی پرۆژەکە لە کاری خۆیان ڕانەوەستان و بە دڵسۆزیەوە کارەکانی خۆیان ڕاپەڕاندووە و لەو بارودۆخە سەختە ئابوووریەدا نیان هێشتووە هاوڵاتیانی شاری سلێمانی بێبەش بن لە ئاوی خواردنەوە. لەم پرۆژەیەشدا توانراوە دوو پۆمپی نوێ دابنرێت کە تا ڕادەیەکی باش توانوێتی فشاری سەر پرۆژەکە کەم کاتەوە لە ڕووی دابینکردنی ئاوی خواردنەوە. پرۆژەی ئاوی گردی جۆگە لە 5 هۆڵ پێکاتووە. ئەم 5 هۆڵە پەمپی جیاجای تایە و بە قەبارە و بە توانای جیاواز بۆ ناردنی ئاو سەبارەت بە زیادکردنی یاخود زیادبوونی ژمارەی دانیشتوان و پێداویستی خەڵک لە داواکردنی ئاو زۆربوونی خواست لەسەر ئاو پێویست بەوە ئەکات جاربەجار ئێمە ئەم پرۆژانە پەمپەکانی تیا بگۆڕین یا گۆڕانکاری تیا بکرێ یا هی نوێ دابدرێ کۆنەکان بگۆڕێتەوە بە تازە هەل بە پێی ئەو بەرنامەیەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دوو پەمپی تازە بۆم پرۆژەیە دابین کراوە وەکو لە پشتەوەی بینن بە توانای 600 متر سێجا لە سەعاتێکە متر سێجا بۆ کاتژمێرێک با بڵین بە 200 مەدر بەرزیش کە ئەمە زۆر پێداویستی و زەختی لەسەر پرۆژەکەمان کەم کردەوە سەبارەت بەناردنی ئاو بۆ بەشەکانی وەکو پێشتر باسمان کرد سەروی پرۆژەکە خۆی کە پێویستەکە بە پەمپ ئاویان بۆ بنێری ئەمەی لە پشتەوەیە ئیبینن دوو پەمپی تازێ و لە ماوەی 2 مانگا دانراوە. بەڕێوبەری گشتی ئاوی سلێمانی ئاماژە بۆ دەکات لە ماوەی ڕابردوودا چەندین پەمپی نوێ بۆ بەشێکی زۆر لە پرۆژەکان دابین کراوە و ئەوەش کاریگەریکی باشی هەبووە لەسەر باشترکردنی سیستەمی دابشکردنی ئاو لە شاری سلێمانی و دەوروبەری. پێوەر دوژمن نییە و حکومت بیری لە دانانی دوژمنێک نەکردوێتەوە بۆ گەل بەڵکو پێوەر حەکەمێکە ئێمە لە 1970 هەرێم کە لە کۆبوونەوەکای بەڕێوەبەرەکانی ئاوە 1970 هەرێم لە ژێر 35ەوە پاری بۆ هاتوۆتەوە لە تەنانەت لە سا 1.5 ئەوەی کە کێشێکایە 1 بۆ 1.5 واتە ئەگەر مقارنەی بکەی کێشەکان زۆر کەمترن لە چارەسەرەکان بۆیە هیوادارین لەگەڵ هاوڵاتیانە پێکەوە دەست بە ئاوە بگرین پێکەوە حرمەتی ئاو بگرین و داواشمان لە حکومەتە لامان کاتە بە تایبەتی ئاوی سلێمانی ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە و بەبەر بەردەوامبوونی پەمپ و ماتۆڕ و کارەباییات و میکانیکیاتی پرۆژەکان بەردەوام پێویستیان بە چارەسەرکردن و گۆڕین و با بڵین ئیدامەکردنیانە بۆی تەمەنی هەموو سترەکچەرەکانی ئاو درێژتر بێت. دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ شاری سلێمانی بەو هەموو قۆناغا پڕ لە ماندووبوون و تێچە زۆرە لە کارەبا و چاکردنەوە و بەردەوامیدان تێدەپەڕێت کە ڕەنگە ئەگەر بە شێوەیەکی ورتر ئەژماری بۆ بکەیت هەر لیترێک ئاوی خواردنەوە 100 هێندەی ئەو بڕەپارەی تێبچێت کە لە هاوڵاتیان وەردەگیرێت. هەر بۆیە پێویستە هاوڵاتیان لە پێش حکومەت و دەستگا ڕسمیەکان خۆیان بە خاوەنی ئەو سامانە گشتێ بزانن و درک بەوە بکەن ئەو بڕە ئاوەی ئەمڕۆ بە فیڕۆی دەدەیت بێبەشکردنی نەوەکانی داهاتووی خۆتە لەو سامانە.